بەناوی خوای گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی بەوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. شیکاری وەرزشی تایبەت بە کلاسیکۆ و تایبەت بە ئەنجامە گەورە ناوازە پێرفێکتەکەی بەرشەلۆنە بەرامبەر بە ڕیال مەدریت، سەبارەت بە فلیک، سەبارەت بە ئەنشلۆتی، سەبارەت بە شکستە، سەبارەت بە ئەنجامەکە، سەبارەت بە گرنگجەکە و سەبارەت بە وەڵامی کۆمەڵێک بابەت کە شایانی قسە لە سەرکردن ئێمە هەموو ئەوڵ دەدەین ئەمڕۆ قسەیەکی تاوای لەسەرکەین. پێش هەموو شتێک ئەمێ ئاماژە بە یەک خاڵ بکەم کە من هەمیشە لە بەرنامەکانمان پێم وتون دەیڵێمەوە، وتومە وتنی ئەم ڕستەیە ئێمە یاریکی چێژبەخشمانەوێ، ئەم شتەیە ئەسڵی نییە و پێم وتونە ئەم شتەیە خۆڵ خەڵەتانە. بینیتان بەرشەلۆنە کلاسیکۆی ڕابردووی 4-0 بردەوە، ستایش یەکرا. ئەم کلاسیکۆی خۆوەکو جیاوازی گۆڵ ئەوان لە ناو سانتیاگۆشا بردیەوە، وەکو جیاوازی گۆڵ 5-2 بردوێت یاوانێ. ڕاستاسەی خۆ سەرەتا ڕیالیش گۆڵی کردووە. بەڵام سری و ستایشە گەورەیەکە کە بۆ بەرشۆنە بوو، سری و خۆشحاڵیە گەورەی هانزی فلیک و یاریزانەکانی بۆ لەبەروی لە کۆتایەکەیە چی کرد؟ نازناوی دەستەبەر کرد. نازناوی دەستەبەر کرد. بەڵێ ڕاستە بەرشەلۆنە کاردانەوەیکی باشێ بوو کە ئێستا ئێمە دچینە تەفاسیلەکەی، بەڵام کۆی گشتی ئەوەی گرنگە لە فوتبۆڵ، ئەوەی گرنگە لە تۆپی پێ نازناو دەستەبەرکردن کە هانزی فلیک ئەم کاری ئەنجامدا. سەرەتا وەکو باسکردنی کلاسیکۆ، وەکو بارودۆخی کلاسیکۆ لە هەمووتان ئاشکرایە، من نامەوێت بچمەوە سەریاری کلاسیکۆ کە بەرشەلۆنە چی یاریکی پاڵەوانانەی کرد و ڕیال مەدریت چی یاریکی خراپ و چ یاریەکی ناتەندروستی لە ڕووی بەڕێوەبردن و لە ڕووی یاریکردنی شۆ ئەنجامدا. هانز دێتەر فلیک پاش ئەو سەرکەوتنەی کە لە سانتیاگۆ بەرنابیۆ تۆماری کرد، ئامادەکاریی تر بۆ یاری کلاسیکۆ و باسی لەوە کرد ئێمە لەسەر پلان و شێواز یاریکردنی خۆمان بەردەوام دەبین. بەڵێ بەرشەلۆنە تەڵی ئۆفسایدی بەکاردێنا، بەڵام ئەم یاریە بە فشارێکی وا دەسی باری کرد، بە گیژمپرێسێکی وا دەسی پێکرد کە پێویستی بەوە نەبوو فشارە گەورەیە بکە. و تەنانەت وای لە ڕیال مەدریت دەکرد هەنێ جار ڕیال مەدریت یەخستە دۆخی خۆی لە نمونەی گۆڵەکەی ڕافینە، ئەو تۆپە کۆندی لە کووە ئاڕاستەیەکە هیچ یاریزانێک وجودی نییە. ڕاستە ئێمە دەزانین لامین یاماڵ بۆی کەمتەرخەمی ڕۆدیگێر و مێندیەوە گۆڵیان تۆمار کرد، بەڵێ کاماڤینگا خۆی پەنارتیشی داوە بەدەستەوە، بەڵێ ڤاسکێس گۆڵی ڕافینە بەرپرسیارەتێکی لە ملی ڤاسکێسە، بەڵێ گۆڵی چوارەم لە ملی کاماڤینگا و ڤالڤێردیە. هەموو ئەمانە وجودی، بەڵام کۆی گشتی تی پێکەوە سەرکەوتن تۆمارەکە و کە کاتێک شستێنە پێکەوە شکست دێنێت. ئەمە وەکو دەرەنجامی تی وەکو باسکردنی تی من بۆتە دوێم کە پێویستەکە ئاماژەی پێ بەم لەوەی کە هانز دیتەر فلیک لەم یاریەیە وەکو پلانی یاریکردن پلانی 4-3-3 یاخود 4-2-3 کە لە شێواز یاریکردن بە جۆرێک دەرکەوتوانێ. فلیک شێوازەکەی گۆڕی 4-3-3 نەبوو، بەڵکو فلیک 4-2-3 یاری کرد، گاڤی، لامین یاماڵ و هەروەها ڕافینە و لە پێشیشیان و لیڤاندۆڤسکی بەم جۆرە یاری کرد و تەواوی کۆنتڕۆڵکردنی ناوەندیشی بەخشیە هەریەکە لە کاسادۆ و پێدری گۆنزالێس کە هەردووچیان سەرپەرشتیاری هێڵی ناوەند بوون و بینیتان لە یاریەکەشان مارتینێزی سابە بوو، بەڵام ئاراو خۆ بەشداری کرد. یەکەم خاڵی گرنگ کە من لە فلیکا باسی کەم ئەوەیە کە لە دوای کارتە سوورەکە بەو گۆڕانکاریانەی ئەنجامیدا ئەگەر چی لامینی بردە دەرەوانێ، بەڵام بە جۆرێک مامەڵی بە یاریزانەکانی کرد، بە جۆرێک ڕێخستنی یاریزانەکانی کردوانێ. ینی ئەگەر کارتە سوورەکەی سەر شاشەکە و نەبووینە لەسەر بەرشلۆنە نووسراوە کارتێکی سوور، تۆ نەتەزانی کە بەرشلۆنە کارتێکی سووری هەیە. یعنی هێندە بە دامەزراوەی، هێندە بە ئاستێکی باش و هێندە بە شێوەیەکی ناوازە دەرکەوتن. بڕوا بکەن سەیری کارتە سوورەکەی سەر شاشەکە و نەکردا نەتەزانین کە بەرشلۆنە کارتێکی سووریە. ئەمە کاری ڕاهێنەرە. چی کرد؟ هات گۆڕانکاری گاڤی کرد لەگەڵ گۆڕانکاری لامین یاماڵە بە بەشداری پێکردنی ئۆڵمۆ بە بەشداری پێکردنی ئینیاچی پینە. ئۆتۆماتیکی
ڕافینە هێنرایە شوێنی لامین یامال بەش کە زەختەکە بمێنێ. بەڵام گرەوەکە چی بوو؟ گرەوەکە بە ئۆڵمۆوە کرا. ئۆڵمۆ هەردوو مەرکەزەکەی کرد. هەم هات لە شوێنی پێشووی ڕافینایە یاری کرد، هەم یارمەتیدەری لیڤاندۆڤسکی و ڕافینا بوو لە شوێنی گاڤیش یاری دەکرد. و بەرشەلۆنە بەو کشانەوەی ئەنجامیدا نەیهێش بە هیچ جۆرێک کەمکردنەوەی یاریزانێک لە تیپەکەیە دەرکەوێت. ئەمە جێگەی ستایشە لەلایەن هانز فلیکەوە، ئەمە جێگەی ستایشە لەلایەن یاریزانەکانی بەرشەلۆنەوە. جگەلەوە کەلێنێکی دیکەش لە بەرشەلۆنەیە هەبوو. خۆتان زانن ئاراوخۆ لە کێوە یاری ناکە، لە کێوە لە بەوەی پێکانەوە دوور کەوتۆتەوە. ئەنگۆ مارتینێز خولێکی سی5 کە تووشی پێکان هات ئاراوخۆش بەشداری کرد. بەڵام بڕوا بکەن ئاراوخۆ هاو زۆر ژیرانە مامەڵەی کرد، زۆر ژیرانە مامەڵەی کرد. یعنی چەندە ڤینیسیۆس لە ئەجوائی یاریان نەبوو، هێندەی تر لە ئەجوائی یاریەکە دووری خستەوەرە. ئەگەر مەوێک لە چەند خاڵێکە ئاماژە بە ڕیال مەدرید بکەم، طبعا من ئەوە نیم کە یعنی بۆ نمونە لە بردنەوەیە قسە بکەم یا لە شکستا قسە بکەم یا بۆ نمونە لە کەسێک بیانوو بێنمەوە بۆمەی کە هەیە و بۆی نییە. طبعا خۆی هەروایە کاتێک کە ڕیال مەدرید سەرکەوتن تۆمارەکە کورتوا ڕاتوە بەداخەوە کە من هاوڕەکانی خۆشم کا لە بواری شیکاریە کارەکەن کە ڕیال مەدرید سەرکەوتن تۆمارەکە بێ بە ئاسی تاکی بیلینگام، ئەبێ بە ئاسی تاکی ڤینیسیۆس، ئەبێ بە ئاسی تاکی مباپی، ئەبێ بە ئاسی تاکی ڤالڤێردی. هەموو ئەمانە قسێ و دەیکەن بۆی چی؟ بۆی کە یعنی شتێکی تایبەت هەیە لەلایەن من پێشتر زۆر جار بۆ ماسکردن ڕقلە من ئەنچیلۆتی ئەوەیە کە بەسەر گواردیۆلادا هاتووە لە چەند ساڵی چامپیۆنزیگی لە نازناوەکان بێبەش کراوە، پێشتریش لە بایر مونیخیش بامان شێوە هەر بێبەشی کرد. ئەمە وەکو چۆن هاندەری ڕیال بە شێوەیەکی بەرچاو ڕقیان لە گواردیۆلا، ئەمیش بامان شێوە بەو جۆرەڕوە. لە کاتی ئەو سەرکەوتنانەیە خاوەنی سەرکەوتنەکان کۆمەڵێکی دیکەن، بەڵام کاتێک تیپەکە شکست دێنێ خاوەنەکەی تەنها کارلۆ ئەنشیلۆتیە. ئەمە بەڕاستی عیبەیە ئیتر تۆ ناوێنەی منافقی ناوەرزش، ناوێنەی دووفاقی، ناوێنەی یعنی بەجددی ڕاضە بەو جۆرە ناکرێت. بەڵام با من سەراحەتەکەیت پێ بڵێم ئەمشەو ئەنچیلۆتی کابرایەکی دەسەوسام بوو لە پێگاتەی سەرەتاییەوە کە دایناوە بۆم یاریە هەڵەی تیا بووە هەتاوەکو پێگاتەی کۆتایی، هەتاوەکو کۆتاییاتنی یاریەکە. بەڵێ ئێمە دەزانین ڤینیسیۆس جۆنیۆر لە ئەجوائی یاریانە بووە، بەڵێ ئێمە دەزانین بێلینگام ماندوو بوو، یعنی توانای یاریکردنی وەکو پێویست نەبووە. بەڵێ ئێمە دەزانین کە ڤالڤێردی یاری پێشوو ماندوو بوو بەشێ لە ڕانانەکان بەشداری نەکردەوە. بەڵام هێشتا تۆ باشترین یاریزانەکانت لە بەردەمە، هێشتا تۆ ڕیال مەدریدی. مادام دوێنێش پێم وتم مادام تۆ لە کۆنگری ڕۆژنامانی پێش یارەکە دەیتە سەر شاشە دەڵێی پێگاتەکەم هیچ نوقسانیشی تیادا نییە و ئێمە ئامادەین، کەواتە تو هیچ بیانێک و پێ نییە بۆ شکست. بەڵام با ئێمە بچینەوە سەر ئەسڵی بابەتەکە. ئەبێ لەم یاریەوە تەمان ئەنچیلۆتی من زۆر جارە من پێوتون و پێتان ئەڵێمەوە ئەنچیلۆتی کابرایەکی ئینکارە لە بوارەکەی خۆیە. 11 یاریزان کە متمانەی پێی بوو پشتی پێدەبەستێت کەوت نییە پێی بگۆڕێتە حاڵەتی نەخوازراوە ڕوونەیە. من لە هاوینی 2002 وانێ هاندەری کارلۆ ئەنچیلۆتی ئەو کاتێک کە لە یۆڤانتۆسەوانێ لەگەڵ ئینزاجیە یۆڤانتۆسیان بەجێهێشت هاتنە ڕیزەکانی میلان و لە یەکەم ساڵیانە چامپیۆنزیگیان برداوانێ. من لەو کاتەوە هاندەری ئەنشلۆتیم و محیبەتم بۆ ئەنشلۆتیە. بەڵام ئەوەی کە من دیقەتم ماوە بە درێژایی ئەم چەند ساڵی تر 21-22 ساڵە کە لە زۆر شوێن من یعنی لەگەڵ ئەنشلۆتی سێری تیپەکەیم کردو، چونکە ئەوەی کە لە سەرەتایە من پێی هاتم بۆ ڕاضەوەی کە بە تەواوەتی قوڵ بوومەوە لە یاریانەکان ئەنشلۆتی وای لێ کرد کە بمە هاندەری میلان و وای کرد کە چامپیۆنزیگ و 2 چامپیۆنزیگ لە ماوەیەکی زۆر کورتە بە چاوی خۆم ببینم و تەنانە دیارێکی کۆتایی دیکەی چامپیۆنزیگیش ببینم کە بە بڕوای من ئەو شکستەی شەوی ڕابردوو هاوشێوەی ئەو شکستەی ساڵی 2005 کە لە نیایی کۆتایی چامپیۆنزیگ بەرامبەر با لێڤەرپوڵ تووشیات هێندە بۆ ئەنشلۆتی لەسەر
بواری تاکتیشی دەکەوێت لەسەر بواری کاری ڕانەراتیەکە. جا بابەتەکە لێرە بۆ پێڵم کە جوان لێم تێبگەی ئەو 11 یاریزانەی کە ئەنشلۆتی متمانەی پێی بوو گۆڕانی تێدا نییە. هەر پشت بەم 11 یاریزانە دەبەستێت. ئەمە بیرکردنەوەی ئەم ڕاهێنەرێ. ئەمە بیرکردنەوەی ئەم ڕاهێنەرەیە کە ئیتر تۆ بە خراپ پێزانی بە چاکێزانی ئەم بەم جۆرە ئیش دەکا ڕانێکتر بەو جۆرەیشەکە. ئەمە وەکو و خاڵە بە بیبڕێنینەوە. بەڵام لێرەوە دەبێت چیمان بۆ دەرکەوێت. لێرەوە دەبێت بۆمان دەرکەوێ ناکرێت تۆ بۆ هەموو شتێ بڵێ بەسەر چاو. لەبەرەوەی تۆ دەرکەوت دەمشە و تیپەکە و کامڵ نییە. ینی بەداوای لێبوردنەوە لە ئاستی بینەرانە قسەیەکەم تۆ ڕازگۆنیت لەگەڵ خۆتاکەیتە سەر شاشەڵی تیپەکەم کامڵەوەی نوقسانیەکەم نییە. تۆ نوقسانی دێ. تۆ بۆ تێمەکەوە ڕقەمنە و سێ یاریزانەی ساڵە بۆهاتووی چامپیۆنزی لیگە و بردووە. ئەو جوودی لە ڕادەبەدەرتان کردووە. وەکوی چۆن لە ساڵی 2022 هاتن لە هەموو تیپەکانتان برداوانی و هیچ گرێبەستێکتان نەکرد دوای باجەکەیتان لە ساڵی 2023 ئەم ساڵیش هەمان غەڵەتە. یعنیتر خۆ ئەمە جوودی لە ڕادە بە دەری یاریزانەکان و تیمی هوەریە لەوەی کە تۆ دەیت بەم نوقسانیانەوە نازناوە بێ. بەڵام دەرکەوت کە تۆ ڕاست لەگەڵ خۆتان ناکەیت تۆ نوقسانی دێ. دیقەت بدەن. ڕۆژنامەی مارکە کە زۆر کەم هێرش دەکاتە سەر یاریزانەکانی ڕیاڵ مەدرید. زۆر کەم. لەبەرەوەی مارکە زۆر لە ڕیاڵ مەدریدەوە نزیکە و زۆر یعنی محبەتیشی بۆ ڕیاڵ مەدریدی هەمیشە ستایشی ڕیاڵ مەدریدەکە. مارکە هاتووە ئەم شەو لە ئەلفەوە تایە سەرزەنشتی لوکاس ڤاسکێسەکە و تەنانەت ڤاسکێسێکەوە منازناوەیە گاڵتەیەوەی پێدەکاتێت تۆ بۆ 50 یاری نابیت لە وەرزیەکە. کەواتە ئاشکرایە ڕیاڵ مەدرید کێشەی باڵی ڕاستیە. چوامینی ینی من لە باسی چوامینی لە شتێکە زۆرم لا ناپەسەندە چوامینی ئەوی ژەوەیە کە ئەنشلۆتی وتیان چۆن یاری بە چوامینیەکەی لە دڵی بەرگرا وتی لەبەروی لە ناوەندا شوێنێکم نییە بۆ چوامینی یاخود دەرفەتی یاریکردنی چوامینی نییە لە ناوەندا پێم وتوەگەرە ئینە لە دڵی بەرگری یارێکە گەرنا تۆ جێگەت نابێتەوە لە ناوەندا. ئەم هەڵانە هەڵەی گەورن بەڵام لە پڕێکا لێ دیارێن کە لێ دیارێن ئەبێ ڕاستەوخۆ چارەسەریکی. ڕاول ئاسینسۆ تاوان زۆر کەس پرسیاری ڕاول ئاسینسۆ کاڵێ بۆ یاری ناکاو بۆ جۆرە نییە و بۆ وا ڕۆشت و بۆ هاوا هاو. تاوان ڕاول ئاسینسۆ ئەگەر بزانن کێشەیەکی ئەخلاقی هەیە کە چوار یاریزانی کاستیای ڕیاڵ مەدریدن کێشەیەکی ئەخلاقییان هەیە. ئەو ماوەی کە پشتی پێبەست لە ئەعلامەکانی ئیسپانیاوە بابەتەکە باس کرا و ڕژێنا گەورە بوو پلانەکەوا بۆ جۆرە بوو کە چەندیاریە دوور بخرێتەوە یا چەندیاریە یاری پێ نەکرێتە و کاتێک کە ئەو مۆزوعە دامرچێتوانێ بەڵام کێشەکە وایە ئێستا لە حەلبوونایە ئیترە بێ بەجددی ئەنشلۆتی نابێ ینی ئیلاوەی کە خۆی متمانەی پێێتی لا خۆیەوەی کە بڕوای پێێتی یاری پێ بکات نا پێویستی بەوەیە کە گۆڕانکاری بکات چونکە ئیتر تۆ کلاسیکۆیەکە 4-0 دۆڕانوە هاتووی کلاسیکۆیەکی ترە دۆڕانوە 5-2 لەمە هەڵوێستە وەرنەگری چانتاکە و پێچی تاوانێ بڕۆیتەوە ماڵەوانێ زۆر باشترە. ئەمە قسەی منە و من پێم وایە ئەنشلۆتی ئەم شەو بەرپرسیاری یەکەم و کۆتایی و سەیەم و هەزارەمە لەم شکستەی کە بەسەر ڕیاڵ مەدریددا هاو چونکە من زۆریشم لە ئاسایە و کۆی کە پۆستیشم کرۆ زۆرم لە ئاسایە 5-2 بدۆڕێ بەڵام لام ئاسایینە کە تۆ تیپی بەرامبەرێت 40 خولەک بە کارتی سوور و یاری کە تۆ نەتوانانی حلولێک لەگەڵ یا بدۆزی تاوانێ بۆی کە مەترسی لەسەر دروستکەی بڕوا بکەن لەو چلە خولەکەی کۆتاییشە بەرشەلۆنە مەترسی داتر بوو تا ڕیاڵ مەدرید. یعنی ئەمە هەست چەند کەڕەت هاوارەکەین ئیستیحوازی سلبی هەیە تۆ بە سەراگرتنی سلبی هەیە. ڕیاڵ مەدرید بەوە ناسراوە یاخود ئەنشلۆتی بەوە ناسراوە هێرشی ڕاستەوخۆی زۆر باشە ڕاستە یاریزانەکانە لا جوای یاریانە بوون بەس یعنی نابێت ڕیاڵ مەدریدی لە خولەکی 60ەوە لە خولەکی 58ەوە حتا وەکو خولەکی 98 تۆ لە ئیستیحوازی سلبی یابی
ئەمە بەرپرسیارەتەکەی لە ملی ڕانەرە، ئەمە چاکردنەکەی لە ملی ڕانەرە. ئەبێت تۆ سەرپەرشتی ئەمە بکەیت، ئەبێت تۆ ڕێکخستنەوە بۆ ئەمە بکەیت. شکستی ئەنشڵۆتی منەم شەو ئەلەوەدا دەبینم لەو چلە خولەکەی کۆتاییە. فلێک جگە لە سەرکەوتنەکەی هێنا جوانەکەی لەو چلە خولەکەی کۆتایی ئابوو لای من کە نەیەش دەکات کارتێکی سوور بە تیپەکەیەوە دەرکێ. ئەمە ڕووداوەکانی کلاسیکۆ بوون. بەرشەلۆنە بە شایستەی، بە ئاست، بە ئەنجام، ئیتر بەوەی کە تۆ پێڵی چێش، بەوەی کە تۆ پێڵی ئازایەتی، بە تۆی پێڵی سڵم، یعنی هەموو ئەو شتە جوانانەی کە هەیە لە یاریگادا بەرشلۆنە ئەم شەو ئەنجامیدا و فلیکیش هەموو شتە جوانانەی کە هەیە لە بواری ڕانانەوە بتوانی باریزانەکان تیکەی بەرامبەر بە ئەنشڵۆتی ئەنجامیدا. واتە بەرشەلۆنە ئەم شەو 4 جار براوە بوو و یعنی واس لە ئاست و ئەنجامی تیپەکە بێنە و وەکو ڕاهێنەرەکەش بامان شێوە براوە بووە لەوەی کە بەتەواوی کۆنتترۆلی یارەکە و کۆنتترۆلی تۆپیان کرد و سەرکەوتنیشی گرنگیان هێنا. ئەمە ڕووداوەکانی کلاسیکۆ بوو. ئەی لێرەدا چی گرنگە و چی گرنگ نییە؟ تاوان کاگاوکارنا ئەوەی چۆن ئەبێ نەیخێنە ملیان شلۆتی، بەڵێ بە تایشی دەیخێنە ملیان شلۆتی. کاگامانجی هاوڕێم کۆمنتێکی کردووە، هەڵێن شلۆتی سەردەمی بەسەر چووە تا ئێستا بەوەی لاتووی یاریزانەکانەوە ماوەتەوانێ. ئیتر وەڵایە کاکە جوتیارجانەوە تەقریبان چەندێکەوە حەبە خولەکە باسیەوەکەم کە چی کراوە چی نەکراویتە پێویست ناکات لەسەر بڕێن. تەبعاً با من یەک شتان پێ بڵێم کە زۆر زۆر گرنگە. بەڵێ ئێمە باسی کلاسیکۆمان کرد، ئەنشڵۆتی شکستی خوارد، شکستێکی گەورە، شکستێکی وێرانکەر، شکستێکە ڕەنگە لە مێژوودا لە لاپەڕی مێژووی ئەنشڵۆتیە زۆر بمێنێتەوانێ و لە شکستەکەی ڕیاڵ مەدریدیش زۆر زۆر بمێنێتەوانێ و سەرکەوتنێکی گرنگ بۆ بەرشلۆنە و سەرکەوتنێکی گرنگ بۆ هانز فلیک. هەموو ئەمانە بابێکە ئەم شەو کۆتایی پێهات و ئێمە باسمان لێکردن. ئەی لێرەدا چی گرنگ دەبێت؟ لێرەدا گۆڕانکاری بۆ ڕیاڵ مەدرید بەردەوامی بۆ بەرشەلۆنە. ئێوە بیرتانە بەرشەلۆنە کلاسیکۆی 4-0 بردەوە لە ناو سانتیاگۆ، 6 خاڵ پێش ڕیاڵ مەدرید کەوت. ئێستا زان لە ڕیسمەندی لیگا چییە؟ ئێستا لە ڕیسمەندی لیگە بەرشەلۆنە 5 خاڵ لە دوای ڕیاڵ مەدریدەوە. بۆ لەبەروی بەردەوامی نەبوو. هەڵەیە کراوە ئەمن بۆ هانز فلیک. پێشتر هەڵەیە کراوە بێ بیدۆزیتۆ بزانێ و یاریانەم بۆ دۆڕان بۆم تیپە وای لیاو لە کاتێکا تۆ سەرەتایەکی زۆر باشت لە مغزە دەست پێ کرد، لە بایرن و ڕیاڵ مەدریدت بردەوە بە ئەنجامی گەورە. بەڵام دوای هاتی ئێستا 5 خاڵ لە دوای لە خوری ئیسپانی. دەست خۆش نازناوێکی زۆر باشت بەدەستێنا، نازناوێکی گرنگت بۆ بەرشۆنە بەدەستێنا، چونکە ئەمە ورە بەرزێکی بازیش دەبێت بۆ بەرشەلۆنە. بەرشەلۆنە وەرزی ڕابردوو هەموو نازناوەکانی لە دەستدا بۆ هاوڕێیانەشی کە باسیەوەکەن کە لە هەموو کلاسیکۆکان ئاوا و ئاوا بەو جۆرە هاو. ئەزیزەکەم تۆ شتەکانی خۆت ئەبینی، تەنها سەرکەوتنەکانی خۆت ئەبینی، شتەکانی دیبی دەبیتەوانێ. 6 کۆتا یاری کە تاوانەڵی ئەنشڵۆتی لە هەموو یاریە کلاسیکۆکان شکست دێنێ. تاوان من پێ دەڵێم ئەنشڵۆتی بەم جۆرە دۆڕا بەم جۆرە دۆڕا، بەڵام من پێ دەڵێم تۆ قسەکە فڕی قسەکە نازانی بکەی. لە 6 یاری ڕابردووی کلاسیکۆیە ئەنچیلۆتی 4 بردۆتەوە، بەرشلۆنە 2 یاری بردۆتەوە، 2 یاری فلێک. چۆن یاری گەڕانەوەی جامی سوپەرەکە لە ناو کامنەوە ئەنچیلۆتی بە 4 گۆڵ سەرکەوتنی تۆمار کرد. دوای هاتن یاری لیگیان ئەنجامدا لە ناو کامنەوە ئەنشڵۆتی 2-1 بردەوە. دوای یاری سعودیەکەیان ئەنجامدا ئەنشڵۆتی 4 گۆڵی لە بەرشەلۆنە کرد. دوایی یاری ناو سانتیاگۆیان ئەنجامدا ئەنشڵۆتی 3-2 بردیەوانێ. واتە لە 4 یاری ڕابردووی لە 6 یاری ڕابردووی کلاسیکۆ 4 یاریان چۆن کۆتایی هاتووە؟ 4-0، 4-1، 2-1، 3-2، 4-0 ئەم دویارێش 5-2. شتەکان دابەشن ئەگۆڕێن. بەس چییە؟ شتێکەیە شێوازی هاندەربوون فەرقی هەیە، سەقافەتی هاندەربوون فەرقی هەیە. تۆ ئەوەی کە بەدەستێنی بۆ شەوەی تر کۆتاییە، تۆ بێ بەیانی ئیش
ئەگەر وا بێت تۆ بۆ نمونە ڕۆژی لە بازار ڕایشەکەی ئینشاڵڵا خوای گەورە ڕستقیان ملیۆنی دینار پەیاکەی خۆ بەیانی 2 بەیانی 3 بەیانی 4 بەیانی 5 بەیانی خۆروە وەکو ڕۆژە نییە بێت تو ئیشی ترکێ بێت تۆ هەوڵی زیاتر بێ ئەوە بۆ ڕۆژە بوو تەواو ڕۆی ئەمەش بۆم ڕۆژە بوو ڕۆی پێویست ناگات تۆمە بجێڕیتەوە بیتەوە بەسەر ڕابردووە چونکە ڕابردووەکە وانە تۆ لە یادیەکەی لەبەرەوە گرنگ لێرەدا تۆ بزانیت چۆن ئەم تیپە ڕێکەکەیتەوە بە تایبەت بۆ کارلۆ ئەنشلۆتی تۆڵی تیپەکەم کامڵە دەبی سلمێنەکە کامڵە مەرکاتۆکەی شێن یاریزانە گۆڕی چوامێنینیتەوە ناوەند و باڵڤێردیەکەی بە بەرگریکاری باڵی ڕاست وەسینسۆکەی بە دڵی بەرگری هەرچی بارودۆخێک ڕوو دەدات تۆ پێویست بەم گۆڕانکاریانە هەیە بیکەی لەبەری 20 سلمێنی کە تیپەکەوت کامڵە لە بەرامبەردا بۆ بەرشەلۆنە و هانزی فلیک تاوان خۆتان نزانن بەرشەلۆنە ئەم ساڵ کێشەی زۆری بۆ دروست کراوە بە تایبەتی ئیتر ئەمە دەقی یاساییە ئەم ناونووسکردنی یاریزان و دەقی موچە و ئەم شتە پتێ و نەتێ ئەمە ئەرکی ڕانەر قورسەکە هانزی فلیک هەر ئەنجامێ بێنێ لە وەرزی ئەم ساڵە تاوانبار نییە لەبەری بەجددی جگە لەوەی هاتوۆتە سەر پێگاتەیە کە وەرزی ڕابردوو هیچ نازناوێکی نەبردێتەوە و تەنها گرێبەستی دانی ئۆڵمۆی واژوو کردو ئەو تا لە قۆناغی دۆمە خەریکە ئۆڵمۆشی لێ بێ بەشەکەن یعنی زەڵجەیەکی گەورە لە بەرشلۆنایە ئەمە لەم لاڵێ ئەوە فرۆشمەوە لەو لاڵێ ئەوە فرۆشمەوە لەو لاڵێ مۆزەخانەکەی میسیە فرۆشم یعنی بەجددی زۆر قورسە بۆ ڕاهێنەر بتوانێت لەگەڵ ئەو هەموو کێشە ئەو کێشانەی دەرەوەیە پێت بتوانێت بەم جۆرە مامەڵە لەگەڵم تیپەیە بکە بەڵێ من لە کاتی شکستە ئەمەژە بۆکەم کە ئەگەر غەڵەتەکانی فلیکی داوێ بەڵام حەقیەوەشی پێم کە بەڕاستی ئەم دۆخەی فلیک بۆ ئەم دۆخەی بەرشۆنە بۆ فلیک دۆخێکی زۆر زۆر نەخوازراوە دۆخێکی زۆر زۆر نادیارە بەڕاستی مامەڵەیەکی تایبەتیە مامەڵەیەکی جیاوازیەوە کە فلیگەیکە لێسەش بە دواوە من دڵنیام لەوەی فلیک ئەمە لە بیرەکە تەواو سوپەری ئیسپانی کۆتایی هات نازناوەکەمان بردەوانێ بە 5 گۆڵ لە ڕیال مەدریدمان بردەوە ئەمە بەجێمە ئێستا چییە دێمە سەر ڕکابەری لیگە لەبەری بەرشەلۆنە لە چامپیۆنز لیگ کێشەیەکی نەما بەرشۆنە 15 خاڵیەیە ئەم یارەی تر گەشتنی بە قۆناغی داات و بە شێوەیەکی ڕاستەوخۆ یەکلا دەکاتەوە ئەو کاتە بەرشۆنە خۆتەرخانکردنیەوەی بۆ خولی ئیسپانی چونکە ئەگەر هەیە ڕیال مەدرید بچێتە پاشکۆی چامپیۆنز لیگەوە ئەگەر هەیە ئەتلێتیکۆ مەدرید بچێتە پاشکۆی چامپیۆنز لیگەوە بۆیە ئەم خاڵە بۆ بەرشلۆنە و فلیک زۆر زۆر گرنگە ئەگەر ڕیال مەدرید و ئەتلێتیکۆ مەدرید بچنە پاشکۆی چامپیۆنز لیگەوەتە دو یاری دیکەی چامپیۆنز لیگ ئەنجام دەن تۆ لەو دو یاریە ئیسراحەتی دەرفەتێکی باشت دێ کە ئەم ماوەیە بە تەواوەتی خۆ تەرخانکەی بۆ خولی ئیسپانی خۆ تەرخانکەی بۆ خولی ئیسپانی ئەو هەلانەی ئەو هەڵانەی کە لە ڕابردوو کردوتە دووبارەی نەکەیتەوانێ بۆی کە چی بکەی بەردەوامی بەم تیپە بێ مادام تۆ بتوانیت 5 گۆڵ لە ڕیال مەدرید بکەی لە یاری کۆتایی سوپەرە کەواتە تۆش تیپێکی باشت پێ کەواتە تۆش پێگاتێکی بەهێزت پێ کەواتە تۆش کۆمەڵە یاریزانی بەتوانات پێ چونکە ئێمە دەزانین ڕیال مەدرید پاڵەوانی چامپیۆنز لیگە ڕیال مەدرید پاڵەوانی لیگەی ئیسپانیا ڕیال مەدرید پاڵەوانی سوپەرکەپە ڕیال مەدرید پاڵەوانی سوپەری ئەوروپا بۆ ڕیال مەدرید پاڵەوانی جامێکی شۆرەکەمەوە واتە لە بردننی 5 نازناوە هاتۆتە ڕوبەڕووی تۆ بە 5 گۆڵ شکستت پێێناوە کەواتە تیپەکەی تۆش کامڵە تیپەکەی تۆش بێزە ئیتر خۆت بەهێزت کردووە لاماسیا بەهێزی کردووە هەچ کەسێ بەهێزی کردووە ئەمە و پەیامەمان پێدەگەێنێت بۆیە لەسەر فلیک پێویستە بەردەوامی بابەم تیپە و ئیستیغلالی ئەوە بکە کە ڕیال مەدرید و ئەتلێتیکۆ مەدرید ئەگەریشیانەیە لە چامپیۆنز لیگا بکەونە پاشکۆ ئەگەر بکەونە پاشکۆ مە دەرفەتێکی باش بێ بۆ بەرشەلۆنە بۆی کە لە ڕکابەرەکانی لیگاش بە شێوەیەکی باش بەردەوامیە بێ لە ئەنجامەکانی دوێنێش لە ئەنجامەکانی دوێنێش لای هەمووتان ئاشکرایە کە مانچستەر یونایتد سەرەڕای یاریکردنی بە 10 یاریزانەوە بەرامبەر بارسناڵ لە FA کاپ لە خولەکی 600 بە 10 یاریزانەوە یاری کرد بەڵام توانی یارەکە بگەێنێتە کاتی زیادکراو لە کاتی زیادکراویش خۆڕاگر بوو تا گەیاندێ لێدانی یەکلاکەرەوە شکستی بارسناڵ هێنا و بۆ هەنگاولان بۆ پارێزگاریکردن لە نازناوەکەی گەیشتە قۆناغی داات و ئارسنال لە جامی یانە پیشەگەرەکان لە جامی چێتی ئینگلتەرا بە شێوەیەکی فەرمی ماڵاوای کرد لە خول دەزانین هیوای چۆنە بە چامپیۆنز لیگیش بۆیە بارودۆخێکی سەخت چاوەڕێی ئارتیتا دەکات
بەسەر چاو کاکە ئازیمجانەوە یەکسەر من جوابی تۆ ئێمانە یەکەم کۆمنتەوەی تۆ خوێنمەوە ئەزیزی دڵم. بردنەوەکانی ئەنشلۆتی چۆن بوو؟ توخوا عیب نییە لە لیگا 10 سانتیم تۆپ دەچێتە گۆڵی ڕیال بە بەرشلۆنە حسێب ناکرێت. ئەی توخوا عیب نییە بەرشەلۆنە گۆڵەکە کریستنسن هەڵەستێ هەردوو دەستی لەسەر شانی تۆنی کرۆسە گۆڵەکە تۆمارەکە فاوڵی 100% گۆڵ بۆ بەرشەلۆنە حسێ بکرێت. لەخۆ تۆ 32 یاریە دۆڕاوی، خۆ تۆ یاریە و 32 دۆڕان یاریکی تریانە 4-0 دۆڕان، خۆ تۆ ئەو یاریانە 4-0 دۆڕان یاریکی تریانە 4-1 دۆڕان. زین چۆن باەک شتت پێ بڵم، من بە تەحەدام قسەیەکەم بڕوا ناگەم تیای بێ هێندەی من محایت بێ کاتێک تیپەکەی خۆی یاینەکەی خۆی شکستیە نا ڕووبیانووی بۆ نێنێت و خۆ من ئێستا توانم ئێستا پەخشانێکە بۆ ڕێخەم بڵێم ئەم شەو ڤینیسیۆس لە ئەجوائی یاریانە بوو، بڵێم ئەم شەو مێندی غەڵەت بوو، بڵێم ئەم شەو ئەوە تەمەرکوزی دیفاع ئەتوانم بچمە شیکاری تاکتیکیەوە تەمەرکوزی دیفاع لێرەیە غەڵەتە لە گۆڵ هێمنە، تەمەرکوزی لەم هێرشەڵگەڕاوەیە یاریزانەکەم و پێیز نەگەڕاونەتوانێت لە کاتێکای ئازیان دراوەتێ. بەڵام ئەم شتانە ناکەمە بیانو، من حەزم لە بیانوێنانەوە نییە، حەزم لە شتی ڕاست، حەزم لە شتی ڕاستە ڕێگەیە. تێگەیشتی لە برای خۆت ئەوە یەکسەریش جوابی ئەوەی تۆ مایەوە ئەزیزی دڵم. نازانم بەخوا بە دوێرش بەریاری کردایە چۆنە بوو لە بەرەوەی ئەوی ڕۆی وەڵا کاگە ئەحمەدجان منەوە تا ئەڵێم بەرپرسیاری پێش دەستپێکی یاری، پەشپرسیاری ناوی یاری، بەرپرسیاری نەوەت خولەکی یاری، بەرپرسیاری کۆتایەتنی دوای یاری ئەنشلۆتیە. من هەرگیز هیچم نایەوە بەسەر یاریزانەکانی ڕیاڵ مەدریددا، بەڵام ئەو لە وردەکاری ڕوونکردنەوەی ناوی یاریەکەیە باسیۆم کردو. یەک کەس بەرپرسە لەم شکستەی ڕیاڵ مەدرید، کارلۆ ئەنشلۆتی. ئەمە یعنی لە سەرەتای بەرنامەکەش وتم و ئێستا ژێڵێمەوە. وەڵا ئاراوخۆ یاریکی زۆر باشی کرد. دۆڕان بەشێکە لە تۆپی پێ، بەڵێ دۆڕان بەشێکە لە تۆپی پێوە زۆر دۆڕانمان بینیوە کە بووە بە هەستانەوەیکی باش بۆی کە تیپی بەرامبەر بێت دەستکەوتەکانی دیکە بچنێتەوە بۆ خۆی. بەڵێ شێخ ڕێبازێمەش باسمان لەوە کرد. پێنج خاڵە لەگەڵ ئێستا جیاوازی ڕیاڵ مەدرید و بەرشلۆنە 5 خاڵە، بەس ئەتلەتیکۆ مەدرید و بەرشەلۆنە 6 خاڵە. من باسی ڕیاڵ مەدریدم کردو، خۆ باسی ئەتلەتیکۆ مەدریدم نەکردووە. کاگالی ئەڵێ ڕیاڵ مەدرید تاکەیانەیە هێڵی بەرگری ئەم ساڵ بەبێ بەرگری ئەنجام بدات. کاک سەید دەڵێ کاک محەممەد بەرشلۆنە لەو یاریانەی دۆڕاویشە زۆر لە یانەی بەرامبەر باشتر بوو، هەست ناکەی کەم تەرکیزی یاریزانەکان بۆ نمونەی یاری ئەتلەتیکۆ مەدرید. بەڵێ یاری ئەتلەتیکۆ مەدرید بە هەڵەی تاچی کاسادۆ دۆڕا کە گۆڵەکەی لەسەر تۆمان کراوە، یاری سەڵتا ڤیگۆ کە خاڵی لەدەستدا کاسادۆ سەبەب بوو. ئەم یاریەش چیزنی بەڕاستی هەڵەیەکی گەورەی کرد، یعنی خەیچێکە مباپی با بگوڕبەوە گۆڵی 5-2 تۆمار بکە. یعنی باش بوو یاریزانەکانی بەرشەلۆنە جوودی لە ڕادە بە دەریان کردوە ڕیاڵ مەدرید و ئەنشلۆتی خوێندنەوەیکی زۆر خراپیان بۆ یاریەکە کرد لەو سیخولەکەیە. ئەی ناکرا هەموو شتێ پێچەوانە بووە، ینی با بڕا گۆڵەکە تۆمارکە کاکە ئەنجامە بێ بە 5-2 چ کێشێگێت و بۆم کارتە سوورە بە خۆتە گەێنی. بەڵێ کەم تەرکیزی یاریزان بۆ سەرکەوتنی ڕانەرەوە بۆ شکستی ڕانەر ڕۆڵێکی تایبەتی هەیە. وەڵای کاک شاخاوان من پێم وایە بەرشۆنە مەنزومەیەکی جوانە و پێکەوە هەمویان کاریگەریان، یعنی ناتوانم تەحدیدی کەم بۆ بڵێم بەتەنیا ئەو کاریگەریە. کاک ئازیم بەخوا تێ ناگەم یانی چی دەبە بەرشلۆنە حسێ بکە. وەڵایەتی بێلینگامەکرێ لە یاریەکی شاون بێت. ڕێبازیان من تووڕە نابم بەخوا. وەڵاو حادیسەیە خاڵە مامەجان لەزانی چۆن بوو؟ ئەها وتم 5 گۆڵ، تۆ وتم قەنەعەتم بەچی؟ وتم وتی قەنەعەتم بەچی بیباتەوە؟ وتی قەنەعەتم بە ڕیاڵە. وتم دەوتم ئەنجامێ بنووسە کە بە کەڵک بێ 5 گۆڵ بنووسە. بەیتیت کە خۆ قەنەعەتە بە ڕیاڵ بێ من چی بکەم؟ تۆ خۆواندەری بەرشلۆنەی قەنەعەتت بە تیپەکەی خۆ نەبێ بیباتەوە، بە سەڵاتی منی تیان نییە. شیکاری وەرچی لێرەدا بە کۆتا دێنم. ڕێز و خۆشەویستی بۆتان، خواتان لەگەڵ.